ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەماڵ عەلیم لە کەناڵی هیواوە لەگەڵ ئێوەم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕاستەوخۆ و تایبەت سەبارەت بە شەڕ و کوشتار لە غەزە. بەڵێ بینەرانی ئازیز، لەگەڵەوەی ئازیزم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت و ڕاستەوخۆ سەبارەت بە جەنگ و کوشتار لە غەزە. دیارە ئەمڕۆ 11 ئۆکتۆبرە، 5 ڕۆژ دوای ئەو پەلامارە خوێناویەی کە گروپی حەماسی تیرۆریست کردیە سەر ناوچەکانی دەوروبەری غەزەوەی پێوترێ غلافی غەزە، وەتیایە سەرەڕای کوشتنی خەڵکانی سڤیل و بەدیلگرتنیان ژمارەیەک چەکداری ئیسرائیلی و ژمارەیەک مۆڵگە و بنکەی سەربازی ئیسرائیلی کۆنتترۆل کرد، ژمارەیەک سەربازی کوشت و ژمارەیەکیشی بەدیلگرت. لەم بەرنامە پێم خۆشە باری سەرنجی خۆم سەبارەت بەم ڕووداوە باس بکەم، بەڵام سەرەتا ئەوە بڵێم کە ئەم بەرنمەیە کراوە ئەبێ بۆ هاوڕێیانێک و عزیزانێک و بینەرانێک کە بیانوێ ئەوانیش ڕێی خوان لەسەر ئەم مەسەلەیە بدەن. من فەیسبوک کەشم هەروە کراوەیە، هەر هاوڕێیەک تا ئێستش جوابی نەناردۆوە نەیوتووە. خەبەرم پێ بدا لە کاتی پێشکەشکردنی ئەم بەرنمەیە لە ڕێگەی کۆمنتەوە بینووسێ کە ئەوێ بەشدار بێ لە بەرنمەکەیە. من بە خۆشحاڵیەوە لینکی بەرنمەکەی بۆ ئەنێرم و فرسەتی ئەوە بێ کە پێکەوە گفتوگۆ بکەین. بەڵێ بەرحاڵ من سەرەتاوتم بە بەرنامەیە سەبارەت بە چییە، بەشێکی شەر لەو پێشێکی کورتەوە ممکنە دیار بێت کە هەڵوێستی ئەخلاقیم یاخود هەڵوێستی مۆراڵیم سەبارەت بە کوشتنی خەڵکانی سیڤیل و مەدەنی و پەلاماردانی گروپێکی مۆسیقی یاخود ئاهەنگێکی مۆسیقی لە نزیکی غەزە، کوشتارکردنی و خەڵکی لێ بەشدارە، بەدیلگرتنیان، بردنیان، پەلاماردانی شوێنی مەدەنی، بەدیلگرتنی مناڵان و ئەوانە چییە. هیچ بوارێک نییە غەیری ئیدانەکردن و مەحکومکردنی ئەم کردەوەیە کە ئەچێتە چوارچێوەی کردەوەیشی دژی ئینسانی تیرۆریستەوە. بەڵام بەم پێشەچیەوە من پێم خۆشەوە بڵێم کە هەڵوێستی خەڵکانی چالاکوان، هەڵوێستی خەڵکانێک کە خەم و مشوری ئازادی و یەکسانیانە و پێیان وایە کە ئەم ئازادی و یەکسانی و ڕەفاه مافی هەموو کەسێکە نابێت تەنها لێرەیە قەتیس بمێنێ. باسەکە تەنها لەسەر دەربڕینی هەڵوێستێکی ئەخلاقی سەرپێیی نییە و باسەکەش تەنها ئەوە نییە شەڕێکی بینی دوو گروپی تیرۆریست کەوتۆتەوە وەکو هەندێک یاخ زۆرێک لە هاوڕێیان و خەڵکانێکە تەنانەت لەبەری چەپ و کۆمونیستیشن پێیان وایە کە ئەم شەڕە هەرچی زووتر کۆتایی پێبێت و تەنها هەڵوێستەکە لێرەیە قەتیسە بێت. دیارە بانگەشەکردنی کۆتایی هاتنی شەڕ و دەست بە جێڕاگرتنی شەڕ هیچ کاتێک نادروست نییە،
هەمیشە دروستە و لەم هەڵوێستەشە بە تایبەت کامڕۆ ئەبینین لە بەرامبەر ئەم دڕندەیەی حەماسا و لە بەرامبەر ئەم تیرۆریزمی حەماسا تیرۆریزمی دەوڵەتی ئیسرائیل و دڕندەی دەوڵەتی ئیسرائیل و مەچینە و یاخود جیهاز و دام و دەستگای سەرکوت و خوێن ڕشتنی ئەم دەوڵەتە خەتەرناکە کەوتۆتە کار و تا ئێستا سەدان کەس لە شاری غەزە کە بەشێکی بەرچاویان مناڵن و بەشی هەرە زۆریان خەڵکانی مەدەنین بوونەتە قوربانی لە دۆخیشی ئاوایە بانگەشەکردنی دەست بە جێڕاگرتنی شەڕ بانگەشەکردنی و بانگەشەیەکی زۆر دروست و ئینسانیە و هەڵوێستێکی دروستە. بەڵام دروستێکە کە وەڵام ناداتەوە جواب ناداتەوە. من لەم بەرنامەیە پێم خۆشە لەو بابەتەوە باری سەرنجی خۆم باسکەم و تێبینەکانی خۆم سەبارەت بەم دۆخە دەربڕم. لە چەند پۆستێکا لە فەیسبوک قسەی خۆمم بە جۆرێک کردووە، بەڵام دیارە پۆستەکانی فەیسبوک بواری ئەوەیتیانی ئینسان وردبوونەوەی زۆرتر لەسەر بابەتەکان بکاوە لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم مەسەلەیە ڕوون بکاتەوە و ئەو هەڵوەستانی کە لە ڕێگای فەیسبوک و لە ڕێگای تراکتی کورتەوە بەیانەکرێت تەنها ئەتوانن لایەنێک و یاخود بەشێک لە نەزەر و بیر و بۆچوونی تۆ بگەێنن نەکەمووی. پێم خۆشە لێرە لەسەر هەندێک لەو لایەنە نەقسەی خۆم بکەمەوە هاوڕیانی کە وەگوتم ئەیانەوێ بەشدار بن لە ڕێگەی کۆمنتەوە ئاگادارم بکەنەوە چ لە ڕێگەی فەیسبوکەوە بێ یاخود ئەگەر هاوڕیانێک لە فەیسبوک هاوڕێ من لە ڕێگەی یوتیوبیشەوە ئەکرێ بەڵام ئەوانەی کە لە تەنها لە فەیسبوکەوە ئەم بەرنامێ ئەبینن و هاوڕێم نین بەڵام ئەیبینن بەرنامەکە ئەتوانن کۆمنتم بۆ دابنێن و فرسەتی ئەوە هەبێ کە بەشداری بکەن و بێنباری سەرنجی خۆیان دەربڕن. بەرحاڵ وەگوتم ئەمە بەس بە تەنها کافی نییە کە بانگەشەی ڕاوەستانی شەڕ بکەین، پێویستەکە ئێمە لە بنج و بناوانی ئەم دۆخی کە لە فەڵەستین و بە تایبەتی لە غەزە کەوتۆتەوە ورد ببینەوە و ئەوە بەیان بکەین کە چۆن چۆنیەکری ئەمە کۆتایی پێبێ. بەڵام من لەوەش نابوورم کە شعور و ئەحساسی خۆم سەرەتا کە ئەم ڕووداوم بینیوەم پەلاماری حەماسم بینیم بۆ سەر ئیسرائیل بۆ ئێوە بەیان نەکەم و بیشارمەوە. حەقیقەتەوەیە چەندێک ئازار و ئازار بەخش بوو و چەندێک ئینسان تووشی ناڕەحەتی دەرونیژە بێتەنانەت بە بینینی ئەو دیمەنانەی ئەو خەڵکە سیڤیل و مەدەنیە کە هیچ تاوانێکیان نییە جگە لەوەی لەو نزیکە بوونیان بووە یاخود بەرحاڵ کەوتونەتە داوی سیاسەتێکی ناڕەوای ئیسرائیلەوە بۆ دروستکردنی مستەوتەنات و ناوچەیە بەوەش هەر ناتوانێت ببێ بە بیانووی کوشتنیان. بەڵام دیمەنی کوشتنی ئەوانە چەندە جێگەی ناڕزایی و ئازار بوو، بەڵام هێندە لوتشکانی ئیسرائیل و ڕۆشنبوونەوەی ئەوەی کە سەرکوت و قەم و کەلە پاچەکردنی بەشەرەکان لە فەڵەستینە ناتوانێت وەڵامی دروست بە دۆخە بداتەوە و ئەوەی کە ئەبینی هەموو ئەم خۆ بە زلزانی و خۆ بە ئەفسانەزانیەی دەوڵەتی کۆنەپەرست و ڕاسیست و ئەپارتایدی واقعان ئیسرائیل بە چۆکا دێت و دەرئەکەوێت کە ناتوانێت تەنانەت خۆشی پارێزێ و خەڵکیش بپارێزێ و ئەفسەرە گەورەکانی خۆشی بپارێزێ دیمەنێکی لەو بابەتە لە واقعا مای خۆشحاڵی بوو و من ناتوانم خۆشحاڵی خۆم بشارمەوە و ئەمە ئەگەرچی بەدیوەکە وەگوتم زۆر دیمەنێکی ئازاردەهەندەیە کە تۆ مەدەنیەکانە بینی ئەکوژێن، بەڵام لە هەمان کاتە تێکشکانی ملهوڕی و خۆ بە زلزانی دەوڵەتی ئیسرائیل جێگەی خۆشحاڵی منەوە پێم وابێ بەشێکی زۆری ئازادی خوازانیش دنیاش لەم بابەتەوە ناخۆشحاڵ نین. باسەکە ئەوەیە کە ئەوەی کە لە غەزەیە ڕوو ئەدا بەرەنجامە نەکۆکار شەڕ و کوشتاری ململانەی تونند و تیژ و ململانەی نێوان دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ خەڵکی فەڵەستین ئەمڕۆ دەستی پێ نەکردووە و ئەگەر ئێستا گروپیشی تیرۆریستی وەکو حەماس لەم دۆخە سوودی وەرگرتووە
و خۆی دەرخستووە و ئەوێ بێ بە کەواسووری بەر لەشکر و یاخود لە پێشەوەی ئەم ڕووبەستانەوەی بێ ڕوبەڕوەستانەوە بەرامبەر بە ئیسرائیل، بەڵام مقاومەت لە بەڵام بەرامبەر دەوڵەتی ئیسرائیلە هەمیشە وجودی هەبووە لەو ڕۆژەوە کە دەوڵەتی ئیسرائیل دروست بووە. ئەم دەوڵەتە کۆنەپەرستە کە لەسەر بنەمای ئاین و دین پێک هاتووە و لەسەر ئەساسی هەڵاواردن خۆی پێناسە ئەکا و جیاوازیەکە لە نێوان ئینسانەکانە. ئەم دەوڵەتە هەمیشە ڕوبەڕووی ناڕەزایی بۆتەوە و ئەم ناڕەزایە لە خودی خۆیان ناڕەزایەکی بەرحەقە، ئەم مقاومەتە بەرحەقە و جێگای پشتیوانی من بووە لە ڕابردووە، ئێستا جێگەی پشتیوانیمە و دیتنی ئەو دیمەنە تیرۆریستانە و دیمەنە نا ئینسانیانەی کە حەماس بەرپای کردووە وام لێ ناکات لەم پشتیوانیە پاشگەز بمەوە و بە چەند هۆکار من پێم وایە ئەم پشتیوانیە هەم لە ڕووی مۆراڵیەوە دروستە و هەم لە ڕووی واقعیەوە بۆ کۆتایی هاتن بەم کێشە و بەم قەیرانە و بەم ململانیە ئێمە پێویستمانە. شتێک سەبارەت بە غەزە بڵێم بۆی ڕۆشن بێتەوە زۆرتر مەبەستم چێ، بەڵام سەرەتا لەسەر فەڵەستین خۆی قسە بکەم. دەوڵەتی ئیسرائیل لەسەر بنەمای ئاین دروست بووە. دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێک نییە ئەگەرچی قسە لەسەر مافی مرۆڤەکرێ و قسە لەسەر دیموکراسیەکە و قسە لەسەر ئازادیەکەەوە بەڵێ بە ئاسێکی دیاریکرا و ئازادی دەربڕینی تایە، بە ئاسێکی دیاریکرا و سیستەمی حقوقی تایە. ئەگەر بەراوردێکی لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکەیە ئەتوانێت شان و قەدێک لە دیکتاتۆرەکانی ناوچەکە لەم بابەتانەوە باڵای برز بێ، بەڵام لە واقعا ئەمە بۆ هەموو کەس نییە لە ئیسرائیلە و فەڵەستینیەکان بە بەردەوامی لە هەڵاواردن ڕەنجیان بردووە و لە یەکەمی ڕۆژەکانی دروستبوونی ئەم دەوڵەتەوە خەڵکی فەڵەستین ئاوارە و دەربەدەر کراوە و لە یەکەمی ڕۆژەکانی دروستبوونی ئەم دەوڵەتەوە بە شەڕ و بە خوێناوە هاتووە. هەندێک لایەنی کە بە ناوی ناسیۆنالیزمی عەرەبەوە لە سەرەتای دروستبوونی ئیسرائیلیان قوبوڵ ناکرد، بەشێک بوون لە هەنێک بوون لە ململانێکە و کێشەکە، بەڵام خودی پێکهاتنی ئەم دەوڵەتە لەسەر ئەساسی دەوڵەتی جوولەکەکانەوە لە هەر شوێنێکی دنیا جوولەکەیەک هەبێ بە فەرزیەوەی ئیسپات بێدایک و باوکی جوولەکە توانێ هاوڵاتی ئەم وڵاتە بێوانێ لێرەن ئەبێت جێگە بەجێ بێڵن، یاخود ئەو ئایدیا و ئەو ئایدۆلۆژیای کە ئیسرائیل لەسەر دروست بووە ئێمە میلەتێکی بێ خاچین، خاچێکی بێ میلەتمان ئەوێ هەر لە سەرەتاوە ئەمە کێشە و پەلامارێکی گەورە بوو بۆ سەرمافەکانی فەڵەستینیەکان و لە سەرەتاوە ئەم هەڵاواردنە هەستی پێکراوە بەم ڕوبەڕووبوونەوەی دروست بووە و سەرنجامی ئەم ڕوبەڕووبوونە لە 48 دەوڵەتی ئیسرائیل لە دوای بڕیاری تەقسیمی فەڵەستین لەلایەن هێزە ئیمپریالیستەکان و بڵین وڵات نەتەوە یەکگرتووەکانەوە لە دوای بڕیاری دابەشکردنی فەڵەستینەوە دەوڵەتی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی ڕسمی لەلایەن هەم بەرەی خۆرئاوای ئەو کاتە ئەمریکا و ئەوروپا و هەم لەلایەن سۆڤێت و ئەو دەوڵەتانی کە لەوان نزیکن ئەترافی ڕسمی پێکراوە وەکو دەوڵەتێک قوبوڵ کراوە لەم ناوچەیە. بەڵام قوبوڵکردنی ئەم دەوڵەتە دیارە هەمیشە لەگەڵ ناڕزایی ئەو خەڵکیان ڕوبەڕوو بۆ تۆ کە لە یەکەمین ڕۆژەکانەوە بینیویانە کە هاتنی پۆل بە پۆلی کۆچکردووان لە وڵاتانی ترەوە بەبیانەوەی کەوا جوولەکەن و ئەم عەرزەیان پێدراوە، ئەمە منافاتی هەیە لەگەڵ ئەو ژیانی کە ئەوان لەوێ بوویانە و مەجبورن ئەوان جێگەکانی خۆیان بەجێ بێڵن بۆی کا خەڵکی بێمە ڕوبەڕووبوونەوەی دروست کردووە. ئەم بڕیارە کە لە ساڵی 1948 لە ئەنجامی ئەو شەڕێکە دەوڵەتە عەرەبیەکان بە نائامادەییەوە لەگەڵ ئیسرائیلە ئەنجامیانداوە، ئیسرائیل بەسەریان نازاڵ بوو، ئیسرائیل وەکو کیانێک دروست بوو ڕسمیەتی وەرگرت و دەوڵەتی پێکهێنا و پێکهات. بەڵام ئەم دەوڵەتە دووبارە لە ساڵی 1967 بەو بیانووی کە یاخود بەو جۆرەکە لە دۆخێکە کە دەوڵەتە عەرەبیەکان دووبارە خۆیان ئامادەکرد بوو کە شەڕی لەگەڵا بکەن، پەلاماریدان ناوچەیەکی زۆری لە وڵاتە عەرەبیەکان داگیر کرد و تەواوی ئەو ناوچانی کە لە نێوان 48 تاکو 67 کە کەناری خۆر ئاوایە و کەرتی غەزەیە کە کەرتی غەزە ئەو
دوو ئەوەنەی کەرتی غەزەی ئێستا بووە کەرتی غەزە خراوەتە سەر میسر و کەناری خۆراوە خراوەتە سەر دەوڵەتی ئوردن لە کاتی شەڕی 1960 ئەم ناوچەی هەموو داگیر کرد و ئەلانی کرد کە ئەمە هەمووی خاچی ئیسرائیلە لە دوای ئەوەش دیارە لە ساڵی 1970 میسر بەشێک لە خاکەکانی خۆی وەرەگرێتەوە بەڵام ئەم ناوچانە کە لە ژێردەستی ئیسرائیلان لازە لەژێر داگیرکاری ئەوە ئەبنووە ناوڕەزایەتی و لە ساڵەکانی شەستەکانەوە کە ڕێکخراوی بڵێن ڕێکخراوی ئازادی فەڵەستین ڕزگاری بەخشی فەڵەستین کە دروستە بێ لەو کاتەوە شەڕ و کێشە لە بینی فەڵەستینیەکان و لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلە بەردەوام بۆ فەڵەستینەکان لە لوبنان بوون لە دەوڵەتەکانی ناوچەکە بوون بەشیشان لە ئوردون بوون و ئەم کێشەیە بەردەوام بووە تا ئەوەی کە لە ساڵی 1970 میسر ئەو بەشانی خۆی وەرگرتەوە بە ئیتیفاقاتێک لەگەڵ ئیسرائیلە کەمێک لە سینای وەرگرتەوە دواتر لە ئیتیفاقاتی کام دەبیدا بەشی زۆری ئەو عەرزەی کە مابووە لە ژێردەستی ئیسرائیلە لە ئیسرائیلی وەرگرتەوە ئیتیفاقاتی لەگەڵا کرد و بڕیاری وادرا بوو کە ئەم کێشەیە لە بینی فەڵەستینیەکان و ئیسرائیلەکانە لە دوای ئیتیفاقی کام دەبیدەوە لە ڕێگەی مفاوەزاتێکەوە لە ڕێگەی گفتوگۆیەک و چارەسەر بێ لە ساڵی 1993 لە ئەنجامی ماوەیەکی دوور و درێژ لە گفتوگۆکردن و هێنان و بردن و ئەوانە لە ئۆسلۆ ئیتیفاقیەک لە بینی ڕێکخراوی ئازادیخوازی فەڵەستین لەگەڵ ئیسرائیلە ئیمزا کراوە پێی ئەم ئیتیفاقیە بڕیاردرا کە دوو دەوڵەت لەم ناوچەیە دروست بێت دەوڵەتێکی فەڵەستین و دەوڵەتی ئیسرائیل بەڵام ئەم ئیتیفاقیە لە پاش 30 ساڵ لە پاش جێبەجێکردنی هەموو بەندەکان لەلایەن بەری عەرەبەوە کە ئیژ ئەتیرافکردن بوو بە بوونی ئیسرائیل ئەتیرافکردن بوو بە وجودی ئەم دەوڵەتە پاژەوەی هەموو ئەم شتانە کراوە بەڵام لایەنی ئیسرائیلی ملی نەداوە بە جێبەجێکردنی خواستەکانی لایەنە فەڵەستینیەکان و سەرنجام لەسەر مەسەلەی قودس و ئەوەی کە قودس پایتەختی چ لایەنێکیانە ئەم گفتوگویانە بە سەرنجام نەگەیشتون و تا ئێستش ئیسرائیل سەرەڕای ئەوەی کە ئەم ئیتیفاقەتەنێ جێبەجێ نەکردووە و فرسەتی نەداوە کە ئاشتی و ئارامی بگەڕێتەوە بۆ فەڵەستین لە پەسا لە ناوچەیەکە کە بەپێی ئەمتیفاقیانە ناوچەی ژێر دەسەڵاتی فەڵەستینیە لە زەفەی غەربی یاخود لە کەناری خۆراوە بە بەردەوام مستەوتەنات دروستەکەەوە بە بەردەوام خەڵکی توندڕەوی یەهودی لەم ناوچەیە جێگیرەکە ئەوە حقیقەتێکە کە ئیسرائیل هیچ کاتێک قبولی نەبووە کە ئەم ناوچەی ئەو نییە ئیسرائیل دەوڵەتێکە لەسەر ئەساسی دین و لەسەر ئەساسی ئاین و لەسەر ئەساسی خورافات دروست بووە لەسەر ئەساسیەوە دروست بووە کە خوا لە تەوراتە بە گەلی یەهودی و تۆ ئەم ناوچەی ئێوەیە و ئەمە ئەو ئەفسانەیە کە بەشێک لە یەهودیەکان ئەوانی کە متەدەینن باوەڕیان پێهێناوە بەڵام بەشێک لەوانەشی کە متەدەینین دووبارە جۆرێک لە خۆ بە باشزانی و خۆ بە تایبەتزانیان لا هەیە و پێیان وایە کە ئەم زەویە و ئەم ئەرزە و ئەم وڵاتە وڵاتی ئەوانەوە هەرچیەک لەسەر ئەم وڵاتەیە یا تا بێ کۆیلان بیا ئەساسن نەبێت جێی بێڵێ و ئەم ئەرزەیان بەبێ خەڵکەکەی ئەوێ و ئەو نەخشانێکە هەیەە تەنها ئەوەی لێ خوێندێتەوە کە دەربەدەرکردنی خەڵکی فەڵەستین و کۆتایی هێنانە بەم خەڵکە و بەم گەلە کە لەسەر ئەم زەویە ژیاوە ساڵانێکی دوور و درێژوە کۆتایی هێنانە بە بوونی ئەم گەلە لەسەر ئەم زەوی ئەمە مەرامەکانی دەوڵەتی ئیسرائیلە و ئەم مەرامانەی بە جۆرێک لە جۆرەکان نەشاردوتەوە بۆ نمونە دەستوری ئیسرائیل سنووری وڵاتی ئیسرائیلی تیانە کەس نازانێت سنووری ئیسرائیل لەکوێ دەست پێکە و لەکوێ تەواوە بێ لە قسە و باسی خۆیانە ئەڵێن دەوڵەتێکە لە بینی نیلەوە بۆ فورات یعنی تەنانەت ئوردونیش و بەشێکی لە عێراقیش ئەگرێتەوە بەم جۆرێکە ئەوان تابیری لێکەنەوەی کە لە تاقە خەریتەیە کە ئەتوانین بڵێن ئیسرائیل هێتیەوەیە کە لە تەوراتە ئەویژە و عەرزەیە کە کەوتوتە بینی
نیل و فراتەوە بەم اعتیبارە ئەگەر ئەمە ئەم دەوڵەتە بێکە ئەبێ دروست ببێ لێرەکەەوە بێ خەڵکی ئەم ناوچەیە بێ بەجێ بێڵن و چۆڵی بکەن و لێ بڕۆن. سەرنجام ئەوەشی کە لە ماوەی ئەم 5 ساڵەیە تقریبن لە ساڵی 1940ەوە وەگوتم ئەم دەوڵەتە دروست بۆ پێک هاتەوە، بەڵام لە بەر لەوەش دیارە پەلامارەکان و هاتنەکانی خەڵکانی جوو و پەلاماردانی فەڵەستینەکان هەر وجودی بووە. کێشەکە نزیکەی 100 ساڵ لەم ناوچەیە بەردەوامە و هەمیشە و بەردەوام ئەم پەلامارانەوە ئەم شەڕانە قوربانی لێکەوتوتەوە و خەڵکی فەڵەستینی ناچار بە کۆچکردن کردووە. بۆ نمونە ئێستا کە بین لەسەر غەزە قسە بکەین، بەشێک ئەوەی کە بەشێکی زۆر ئەو خەڵکانی کە لە غەزە نیشتەجێن ئێستا پەنابەرن لاجئن لە ساڵەکانی 1940 و 49 دواتر لە شەستەکانەوە ڕایان کردووەوە لەوێ جێگیر بوون. ئەوەی کە من بینیومە 8 مخەیەمی لێ ئۆردوگای لێ وەکو ئۆردوگا پێکاتون و دروست بوونم 8 ئۆردوگایە نزیکەی 250 ملیۆنێک ئینسانی تیان نیشتەجێیە کە ئەمە باب و باپیرانیان لە ناوچەکانی تری فەڵەستینەوە دەرکراون و لەوێ نیشتەجێ کراون و هەمیشە مەیلی ئەوان هەبووە کە بگەڕێنەوە. دیارە ئەم پرۆسەیە لە وەدەرنانی فەڵەستینەکان لە باسکردن لەوەی کەوامە دەوڵەتی یەهودا و دەوڵەتی دیانەتی یەهودیە و ئەمە دەوڵەتێکە کە خوا لە تەوراتە بە ئێمەی بەخشیوەوە زەویەکە کە دواتر دیارە بەریتانەکان لە وعدی بەلفۆراپیان بەخشیون و ئەم دەوڵەتیان پێکێناوە. ئەمە هەمیشە خەڵکی عەرەب زمان یاخود خەڵکی فەڵەستینی دەرگیر دۆخێک کردووە کە خۆیان بە خەڵکانی پلەدوو ببینن و ئەمە یاخود زەوی وزارەکانیان داگیر کراوە، ئەرزەکانیان لێسەرداوەتەوە، خانووەکانیان زەوت کراوە، دەربەدەر کراون و هەمیشە ئەمە بۆتە کێشە و ڕوبەڕووبوونەوە لەگەڵیانە. وە سەرنجامی ئەم ڕوبەڕووبوونەوەیە هەمیشە و بەردەوام لە بری ئەوەی ئیسرائیل بێتە سەرەوەی کە ڕێکەوتنێک ئەنجامدا یاخود ئەم دۆخە ئاسایی کاتەوە یاخودەوەی کە مافەکانی ئەم خەڵکە بداوە بەو بڕیارانە ڕازی بێ کە بۆ نمونە ساڵی 1960 کە UN داوێتی بەپێی ئەو بڕیارانە ئەبێ ئەم زەویانە کە زەوی فەڵەستین دەوڵەتی سەربەخۆی خۆی تیا دروست ببێ لە پەنا دەوڵەتی ئیسرائیل و ئیسرائیل بێ لەم ئازەویانە بکشێتەوە، نەکەر ئەمەی ئەنجام نەداوە بگرە لە بەرامبەر ئەم بەرەنگاربوونەوەی عەرەبا تەنها بە ئاگر و ئاسن وەڵامی داوەتەوە. لە زەفەی غەربی ناوچەیەکی زۆر و زەبەندی داگیر کردو، مستەوتەناتێکی تیا دروست کردو، خەڵکانی جوولەکەی وای هێناوە کە ئەساسەن بۆ خۆشی بۆ بە مشکلە ئێستا ئەم ناوچەیە بە پێوەستاتانی باسەکرێن نزیکەی 9 ملیۆن جوولەکەی تایە کە ئەساسەن لەو جوولەکە توندڕەوانن کە پێیان وایە غەیری میلەتی جوولەکە هەموو میلەتەکانی تر هیچ نین و ئەوە تەنها میلەتی جوولەکەی کە بە سەرداری هەمووان بێ و ئەوانە ئەساسەن عەرەبەکان بە زیادە ئەزانن لەسەر ئەو عەرزەوە هەموو نەخشەیەکیانەوەی دەریان بکرد. ئەمانە تەنانەت لەگەڵ دەوڵەت تا ڕەوابیتیان باش لەگەڵ خودی دەوڵەتی ئیسرائیلە ڕابطەیەکی یا پەیوەندیشی زۆر دۆستانەیان نییە وە بە بەردەوامی خەریکی مناڵ دروستکردنن و تەنان هیچ کارێکیش ناکەن لەم مستەوتەناتانیا نیشتەجێ بوون و ئەوانە لە ئیمکاناتی دەوڵەت ئیستیفاداکەن تەنان بەوێ ئەوەی کە بەشێکیان ئامادە بن سەربازیش بکەن. ئەمانیان هێناوە لە ناوچەی زەفەی غەربیا نیشتەجیان کردوون کە بە بەردەوامی ئەمانە لە شەڕ و کێشیان لەگەڵ خەڵکی فەڵەستینی و خەڵکی دانیشتووی ئەسلی ئەم ناوچەیە بە بەرجێک ئەم ناوچەیە بەپی ئەعترافی خودی ئیسرائیل خۆیمە ناوچەیەشی فەڵەستینیە و ئەم ناوچەیە ناوچەیەکە کە پێویستە دەرجەیشی ئیسرائیلی لێ بکشێتەوە بەپی هەموو بڕیارە نێونەتەوەیەکان ئەمە ئەبێ ئەنجام بدرێ بەڵام ئیسرائیل ئەمە ئەنجام نادا. لایەکی تر ئەوەی لە غەزەیە کە هەیە ئێستا غەزەکە ئاوا جێگەی نیشتەجێبوونی ئەم پەنابەرانە بۆ خۆشی بەشێک بووە لەو جێگانێکە لە بڕیارە نێودەوڵەتەکانە ئەبێ دەوڵەتی ئیسرائیل بە تەواوەتی لێ بکشێتەوە دەسەڵاتەکەی باتە دەستی خەڵکی خۆی. دیارە لە دۆخێکی دیاری کراوە ئەم ناوچەی غەزە کەوتۆتە ژێر دەستی حەماسی تیرۆریستەوە. حەماسی تیرۆریست دیارە ئەم دۆخەنا لەبارەی ئەم ناوچەی بەکارهێناوە کە پڕە لە هەژاری، پڕە لە نەداری، پڕە لە
خەڵکانێکە لاجئ بوون و هەمیشە قینێکیان لە دڵا بۆ لە بەرامبەر دەوڵەتی ئیسرائیلە و ئەو شتەشی کە حەماس سوودی لێبینیوە خاڵێکی ترە کە کەم کەس ئەمە ئەزانێت کە ئەویش دەعمکردنی خودی ئیسرائیلە بۆ جوڵانەوەی ئیخوان مسلمین لە ناوچەی غەزەیە. ناوچەی غەزە هەتاکو ساڵی 1967 لە بینی 48 تا 67 لە بندەستی میسرا بووە. لە 67 لە کاتی پەلام شەڕی شەش ڕۆژەیە لەلایەن ئیسرائیلەوە داگیر کراوە. ئەوانەی کە لەم ناوچەیە سەر بە ئیخوان مسلمین بوون وەکو هەموو ئیخوان مسلمینەکانی تری میسر هەمیشە لەژێر چاودێری دەوڵەتی میسرا بوون و هەمیشە مەحدودیت و ڕێگریان بوو دروستکراوە. ساڵی 1967 کە کاتێک ئیسرائیل ئەم منطقەی غەزەیە بەدەستەوە ئەگرێ لەبری ئەوەی کە ئەم سیاسەتەی ڕژێمی میسر درێژە بدا لە خەیاڵی ئەوەیە ئەبێ کە ئەماتوانە سوودی لێوەربگرێ بۆ شەخکردنی ریزی فەڵەستینیەکان. دیارە لەو کاتەوە کە منەظەمەی تەحریری فەڵەستینی یاخود ڕێکخراوی ئازادی بەخشی فەڵەستین دروست بووە، یەکێک لە دروشمە ئەساسیەکانی ئەم ڕێکخراوە ئەوە بوو کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی فەڵەستین ڕێکخراوی ئازادیخوازی فەڵەستینە، منەظەمەی تەحریری فەڵەستینی. ئەمە ئەم شیعارە بۆم دروشمە بوو هەمیشە ئەو ترایەوە بۆ بەرەنگارکردنەوەی ئەم دۆخە. ئیسرائیل لە سەرەتای دەست بە سەلاگرتنی ئەم ناوچەیەوە نەخشەی کێشاوە کە جوڵانەوە ئیسلامیەکان کە بەرامبەر بە عەلمانیەتی منەظەمەی تەحریر کە دیارە تێکەڵەیەک بوون لە فەڵەستینیەکان، مەسیحی تیا بوو بە موسڵمانی تیا بووە، لایەنی تیا بۆ کە خۆی بە موسڵمان زانیوە، لایەنیشی تیا بۆ کە تەنانەت چەپ و خۆی بە چەپ و کۆمونیستیش زانیوە. بۆ نمونە منەظەمەی جەبهەی تەحریری شعبی بەرەی ڕزگاری گەلی فەڵەستین یاخود بەرەی دیموکراتی گەلی فەڵەستین کە هەردووچیان دوو تەیاری خۆ بە چەپزان و کۆمونیزان بوون لە ناو منەظەمەی تەحریری فەڵەستینیا بوون وجودیان بووە. ئیسرائیل بۆ بەرەنگاربوونەوەی ئەمانەوە بۆ شەقکردن و پارچە پارچەکردنی ڕیزی فەڵەستینیەکان داعمی ئیخوان مسلمینی کرد لە ناوچەی غەزەیە و پارەی بۆ هەڵڕشتن مزگەوتەکانی بۆ ئاواکردنەوە و فرسەتی پێدان کە بە ئازادی کاری خۆیان بکەن، کاری بەسەریانەوە نەبێت کە ئەمە وای کرد لە ئەم دۆخەیە ئیخوان مسلمینەکان فرسەت بێنن و ڕێکخراوەکانی خۆیان بەهێز و بە قووت بکەن. ئەمە درێژەی کێشە هەتاکو کۆتایی هەشتاکان لە کۆتایی هەشتاکانەوە لەگەڵ دەرکەوتنی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئێران و دواتر لە کۆتایی هەشتاکانان لە کاتی ئینتیفاضەی یەکەمە بۆ یەکەم جار حەماس لە بەرامبەر بڵێن ئیسرائیلە قوتە بێتەوە دروستە بێتەوە هەوڵەدا کە هەم لە بەرامبەر ئیسرائیلە بوەستێتەوە هەم منافەسە و یاخود چێبەرچێ لەگەڵ منەظەمەی تەحریرە یاخود ڕێکخراوی ئازادیخوازی فەڵەستینە بکە. ئەمە ئەو دۆخەیە کە خودی ئیسرائیل خۆی دروستی کردووە، یعنی ڕەگ و ڕیشەیە کە حەماس هەیەی لێرە لە بناغەوە بەم شێوازە پێک هاتووە. لەلایەکی ترەوە دەربەدەری ئەم خەڵکە لەم ناوچەیە بێ ئایندەییان و قەتیسکردنیان لە ناوچەیەکی زۆر زۆر کەماش کە قەتاعی غەزەیە خودکەرتی غەزە بە هەر هەمووی تەنها 360 و شتێک هەزار مەتری دووجایە بە پێی ئەوەی کە ئێستا تایە ئەژی 2 ملیۆن و نیو کەسی تیاژی، یعنی هەر کەسێک لە ناو ئەم ناوچەیە تەنها 5 متر چوارگۆشەی بەرەکەوێت، ینی لە تەواوی زەویەکەی نەگەوەی کە خانوەکەی یاخود ماڵەکەی تەواوی زەوی ئەم ناوچەیە ئەگەر دابەشیکێ بەسەر ئەگەر دانیشتوانەکانی دابشکەی بەسەریا ئەوانە یاخود دابشکی بەسەر دانیشتوانەکە هەر کەسە تەنها 5 مەتری بەرەکەوێت کە ئەمە بۆ خۆی دۆخێکی لە ڕادە بەدەر نالەباری دروست کردووە و ئەمە بۆ خۆی ئەکاتە ئەوە کە خەڵکی ئەم ناوچەیە سەرباری ئەم قەڵەباڵغیە و ئەم زۆر بڵێن بێ دەرەتانیە لە ساڵەکانی 2007 شەوە
حەسارێکی تاواتیان لەسەردانراوە یاخود بڵێن گەمارویی تاواتیان لەسەردانراوە ئەم کۆتاییانە نەبێ وەختێک دیارە حەماس خۆی ئامادە کردووە بۆ ئەم نەخشەیە ئەم نەخشەی داناوە کەمێک خۆی هێمن کردبووەوە و ڕۆکێت توشتی ناهاویژەم چەند مانگی ڕابردوو بە جۆرێک بۆی کەوا وای نیشاندا کە ئەوێ لەگەڵ ئیسرائیل ڕێبکەوێ لەم کات و ساتەیە بۆ کە فرسەتیان داوە چەند هەزار بڵین ویزەی هێشتنی ئەوەی کە خەڵکی ئەم ناوچەیە بێن لە ناو ئیسرائیل کار بکەن دەریان کردووە بەمە جۆرێک ئابووری ئەم ناوچەیە بژایەوە لە ماوەکانی ڕابردووە کە دیارە ئەمامە ئەمڕۆ ئیتر ئەمە هەمووی کۆتایی هات هەر وەک ئەوەی کە سەیرێکی ئەو شەڕانە بکەین کە لەم ناوچەیە کراوە من پێم خۆشە لەم بابەتەوە ژنێکی تاریخی بدەم ئەو شەڕانی کە ئیسرائیل لە ناوچەی غەزەیە کردوێتی لە ناوچەی بڵێ بۆ لە دژی غەزە بە تایبەتی کردوێتی و قوربانانەی کەلی کەوتوتەوە لە ساڵی 2008 و 2009 شەڕێک بە ناونیشانی عملیة الرصاص المصبوب یاخود قڕقشمی تواوە دەستی پێکرد کە لە 27 دیسمبری 2008 و دەستی پێکرد ئەم شەڕە و تقریبا 23 ڕۆژ بە جۆرێک 23 ڕۆژی خەیان بڵێن لە کانون دووەم لە پێشسەری ساڵە دەستی پێکرد 23 ڕۆژی خایەن و لە 18 جەنیوەریا کۆتایی هات لە ساڵی 2009 لەم شەڕەیە ئیسرائیل 1430 کەسی لە غەزە کوشت لەم 1430 کەسە 400 زیاتری تەنها مناڵ بوون 240 ژن بوون 134 پۆلیسیش بوون لەوانی کە لە غەزەیە بوون و بە سەرجەم 5400 کەسیش برینار بووە 10,000 خانوش لەم ناوچەیە بە تاوەتی تێک چۆڕ و خاوە دیارە چەندێک قوربانیەکانی ئیسرائیل چەندێک بۆ لەو شەڕەیە بە هەر هەمووی تەنها ئیسرائیل ئەترافی بە 13 جوندی کردووە و 13 کەس کردووە کە کوژراوە دەیان بڵێن سەرباز بوون و 300 تریش برینار بووە ساڵی 2012 شەڕێکی تر بە ناوی عامود السەحاب یاخود بڵێن چۆن ئامودی هەور یاخود پشتێکی لە بابەتەیە بێ ناوەکەی وابێ ئەم شەڕە لە 14 نۆڤەمبەری ساڵی 2012 دەستی پێکرد تەنها 8 ڕۆژی خایەن لەم 8 ڕۆژەیە 180 فەڵەستینی جانی لەدەست داوە کە 42یان مناڵ بوون و 11یان ژن بوون و 1300 کەسیش برینار بووە لە بەرامبەرە چەند کەس کوژراوە تەنها 20 ئیسرائیلی و دیارە 625 کەسیش گویا برینار بوون لە شەڕی ساڵی 2014 دووبارە شەڕێکی تر بەناوی ئەلجورفە سامد ڕوو ئەدا لە ناوچەی غەزە کە ئەمە لەم شەڕەیە 2322 کەس لە فەڵەستینەکان ئەکوژێن 11,000 کەس برینار ئەبن کە دیارە ئیسرائیل وەکو قەسابخانە 144 خێزانی بڕانەوە و لانی کەم لە هەر خێزان لەو خێزانە 3 کەس جانی لەدەستداوە لە بەرامبەریشا تەنها 68 سەرباز کوژراون و 4 مەدەنیش جانیان لەدەستداوە لە ئیسرائیل و ئەمە ئەم شەڕە کە دیارە ساڵی 2014 ڕوویداوە تقریبا نزیکەی 51 ڕۆژی خایەنەوە ساڵی 2019 دووبارە شەڕێکی تر بە ناوی بڵێن سەیحەت الفەجرە کە ئەمە حالەکەی جیهادی ئیسلامی ناویناوە لەم شەڕەیە دووبارە کە ئەم جاریان جیهادی ئیسلامی کە پەلامەری داوە و هەندێک سەواری خیانناوە بە ئیسرائیلەوە کە لە ئەنجامە دیارە ئیسرائیلەکانیش پەلاماریان داوەتەوە و خەڵکییان لەم ناوچەیە کوشتووە کە مەجموعەن 34 فەڵەستینی تیا کوژراوە و سەدیشی تیابرینار بووە ساڵی 2021 دووبارە شەڕێکی تر بە ناوی حارس الئەسوار ڕوویداوە لێرەیە
بڵین نزیکەی 250 کەس لە فەڵەستینیەکان کوژراون گیانیان لەدەستداوە 5,000 کەس برینار بووە و بەشێکیش لەمانەکە کوژراون دیارە مناڵ و ژن بوون. ساڵی 2022 دووبارە شەڕیشتر بە ناوی ئەلفەجر سادق ڕوویدا کە دیارە لە ئەنجامی هەوڵێک بۆ کوشتنی یەکێک لە کەسایەتە بەرچاوەکانی جوڵانەوەی جیهادی ئیسلامی ئەنجامدرا کە لەمەشە نزیکەی 24 کەس لە فەڵەستینەکان کوژران کە 6یان مناڵ بوون. ئەمەی شەڕی ئەخیریش ئێستایە کە دیارە لە ئەمڕۆوە خەریکە ژمارەی کوژراوەکانی نێوان ئیسرائیلەکان و فەڵەستینەکان لە یەکتر نزیکە بێتەوە. ئێستا وای لێ هاتووە کە تقریبان خەریکن بەرابرە بن. ئەمڕۆ ئیسرائیل ڕایگەیاند کە 1200 کوژراوە، بەڵام تا ئێستا ئیحسایەتەکانی فەڵەستین ئەڵێ 1100 کەس لە مەدەنیەکان گیانیان لەدەستداوە لە ناو غەزەیە. ئەمە ئەو دۆخەیەکە لە غەزەیە پێکات و لە غەزەیە دروستووە. مەجموعان لە ساڵەکانی 2007ەوە هەتاکو ڕۆژێک پێش ئەم شەڕی ئەخیر 6400 فەڵەستینی بەرامبەر بە تەنها بە 300 ئیسرائیلی گیانیان لەدەستداوە لەم شەڕانەیە. وە لە دۆخێکی لەم بابەتەیە قسەکردن لەسەرەوەی کە تیرۆریزمێک لە ئارایە تیرۆریزمێک لە کارایە زۆر زەحمەتە بڕوا پێکردنی. ژمارەکان ئەڵێن کە دەوڵەتی ئیسرائیل ئەگەر بە ئەندازەی حەماسیش تیرۆریز نەبێ، ئەگەر زیاتر لە حەماسیش تیرۆریز نەبێ، لانی کەم بە ئەندازەی حەماس تیرۆریستە و ئەو قودرەت و توانا و بڵین جیهاز و دام و دەستگای کوشتاری لەبەردەستی ئەوەیە و ئەکاکە قوربانی زۆرتر لە فەڵەستینەکان ببێ. هەموو ئەمەی کە ئێستا لە ئەم دۆخە ڕوئەدا بۆ بە ئێماڵێ کە ڕەگ و ڕیشەی مێژووی ئەم کێشەیەکە لە فەڵەستینا هەیە و ئەو فەقر و ئەو دەربەدەری و ئەو نەهامەتی و ئەو بێمافیە و ئەو پلە دوویەی کە بەسەر فەڵەستینەکانە فەرزکراوە هەمیشە و بەردەوام دنەی ئەوە ئەدا کە خەڵکانێکی زۆرتر پەیوەست ببن بە مقاومەت لە بەرامبەر ئیسرائیلە. و ئەم دۆخەشکە لە شوێنێکی وەکو غەزە بەو نەهامەتی کە باسمان کرد دروستە بێت و ئەوانە چاوەڕێی ئەوەی لێ ناکرێ بڵێن هێزی وا دروست ببێ کە جۆلێک مەدەنی بێ باسی مافی مرۆڤکە یاخود زەمینەی وەحشیگەری لە ناو ئەم دۆخەیە پەرە نەگرێ پەرە نەسێنێ. غەزە سجنێکی گەورەترین سجنی کراوەی دنیاە، چواردەوری بە سیاج بەستراوە و هەر ئەمە وای کردووە. مەسەلەن بۆ نمونە یەکێک لە ئەو ڕۆژنامە نووسانەی کە دیارە ئەویش هەر هەمان قسەی بنی دووبارە کردەوە کە ئەم دۆخەی کە دروست بووە لەم شەڕێ ڕابردووە بەڕاستی خۆ بە زلزانی و لە خۆبایی بوونی ئیسرائیلی تێکشکانەوە ئەم پەردەی دڕی. ئەم ڕۆژنامە نووسەکە ناوی جەد ئۆن لێڤیە لە جەریدەی هارێتسا نووسێکە ئەوایە چاوەڕوانی ئەمەمان بکردایە ناکرێ هەتا سەر تۆ مەلاین خەڵک زیندانیکەی لە زیندانەکان ڕایان بگری و پێ دوابێ نەتایج و ئەنجامی نابێ و من نابێت. دیارە کوشتارێکە حەماس کردوێتی بە هیچ کلۆجێک قابلی قبولکردنیە و هەموو ئینسانێکی ئازادی ئەوەی زەڕێک ئینسانێتی تیابێ بەدناوێکات و مەحکومێکە. بەڵام باسەکە لەوەی تێبگەین نەک ئەوەی کە تەبریری بکەین. هیچ بیانوێ قبول ناکرێ، هیچ بیانوێ قبول ناکرێت تۆ ژنێکی بە تەمەەن 7 ساڵ ئەمانە بخێتە پشتی ماتۆڕێکەوە بیبێ بچێ من ئەسیرم گرتووە بیبێ لە بندستی خۆتا دابینێت و بتەوێ مساڵمی پێ بکەیت. هیچ ئینسانیەتێک و زەمیرێک قبولی ئەوە ناکە ژنێک بە تایبەتی بە تەنها لە بەرەوەی کە جوولەکەیە بەبێ جلی سەربازی بەبێ ئەوی لە خزمەت بووی بێ لە هیچ بووی بە قەش ڕای بچێشیت و بەسەر جادەیە هینی بکە یاخۆ دەو مەیتانی کە لە دەبابەکانە هێن نەخوارەوە بە شەقێدەن و ئەنوێ پارچەکرد. ئەمانە هەموو ڕووداوی زۆر نەخوازراون زۆر جێگەی قێز بێزن و هەموو کەس ئەبێ ئیدانیان کا. بەڵام باسەکە لەسەر بێ من لەوانە تێبگەین ئەم ئینسانانەی کە گەیشتونەتە ئەم مستەوەیە ئەم ئاستە لە دڕندەیی دەوڵەتی ئیسرائیل لە 75 ساڵی ڕابردووە ئەمانی هێناوتە ئەم ئاستەوە ئەم
مستەوایەکە ئەمانیان لە دەست قەومێ و ئەمە کۆتایی نایە بەم شەڕەش ینی بەهەرحاڵ ئەوە کە ئێستا نەخشێکی وا لەو بابەتانە هەیە گوایە بەنیازن غەزە هەمووی بجێزنەوە بۆ فەڵەستین کە مستەحیلە بتوانن کاری وا ئەنجام بن کاری وا لە ئەنجامدان نییە و ناکرێت شتی وا بەعقلی کەسات بچێت و ئیسرائیل کاری وای بۆ ناچێتە سەر بە تایبەت کە میسر خۆی قوبوڵی ناکاتەوە 2,200,000 خەڵک بخەیتە ناو عەرزەکەیەوە بڵێ تۆ بێ ئاگاداری ئەمانە بیتوانە و لە عەرزی خۆیان هەڵیکەنی هیچ دەوڵەتێک قوبوڵی ئەمە ناکە و کوشتنی 2,200,000 ئینسان لە زەرفێکی ئەوە چەند مانگێکات و زەشتێکی زەحمەتە یان ئەگەر بێت و بڵێن بیدەین بە ئیسرائیل وەکو چۆن ئەمریکا مەسەرەن لە ماوەیەشی دوور و درێژە 400,000 کەسی کوشتوانە لە عێراقا مەسەرەن توانێت ئیسرائیلیش تەوقعەوەی لێ بکەین لە ماوەی 15 ساڵی داهاتووە بۆ نمونە 2 ملیۆن کەس بکوژێت لە ناوبەرێ 2,200,000 بەڵام ئەوەی کە تۆ بتوانین بە 10 ڕۆژ و بە 50 ڕۆژ و ئەوانە ئەم کارە ئەنجامی ئەمە زەحمەتە لەبەرەوە بە دەرکردنی ئەم خەڵکە و دەرکردنی وەک کۆتایی هێنان بۆی کە باسەکرێ غەزە کۆتایی بێمێن ئەمە ممکن نییە کەوابێت چی ڕوئەدا هەتا کۆگەر حەماسیش لە ناوبەری ممکنە دڕندەتر لە حەماس بێتە جێگای ممکنە دڕندەتر لە جیهادی ئیسلامی پێک بێت و دروست ببێت و ئەم پرۆسەی شەڕە ئەم پرۆسەی توندوتیژیە ناتوانێت لە توندوتیژی زیاتر بەرهەم بێنێ و ناتوانێت پێشڕەوی و پێشکەوتن و پێکەوە ژیان دروست کات و ئەوانە لەبەرەوە تەنها چارەسەرێک و ڕێگایك ئەوەیە بگەڕینەوە و ئێستا دیارە ممکنە ئەمڕۆ لە هەموو کاتێک فرسەتیەوە زۆرتر بێ کە بگەڕێنەوە بۆی کە ئەم کێشەیە چۆنی قابلی چارەسەرکردن و حەلکردنە ئەوەی کە ممکنە لەم ناوچەیە بکرێ سەرنجام پێویستە دەوڵەت لە دینجا بکرێتەوە چونکە ئەم دینە بەڕاستی ئاین چ ئاینی ئیسلامی چ ئاینی مەسیحی چ ئاینی یەهودی سەرنجام دۆخێکی دروست کردووە کە ئینسانەکان یەکتر کوشتنیان بەلاوە ئاسایی بێ ینی دیانەتەکان هەمویان واکەن مسلمانان کوشتنی یەهودیان بەلاوە ئاساییەوە دیارەوە ئەشی بینین یا یەهودیەکان لە ئیسرائیل جوولەکەکان کوشتنی مەسیحی و مسلمانیان بەلاوە ئاساییە تەنانەت بۆ نمونە بنغەفیر یەکێکە لە ئەندامانی حکوومەتەکەی ئێستای نەتانیاهۆ یەکێکە لە بڵین کەسایەتی سەرەکیەکانیان یەهودیەکان ئێستا فێربوون مەسیحەکان کە نوێژەکەن لە شوێنێکی کراوەی ئەوانە بەلایەنە تێپەڕن تفیان لێکن تقریبان ئێستامە بۆتە عادەتێک لە ناو ئیسرائیلە کە یەهودیەکانم تەسەڕوفا بەرامبەر مەسیحەکانەکەن لە پرسیاریان لێکردووە لەم بنغەفیرە وتوانە بۆچی ئاوایە وتێتی تەمە عادەتێکی کۆنی خۆمانە ئێمە یەهودیەکان ئاواین و ئەم عادەتەمان هەیە ئەمە ترادیشنی ئێمەیە ئێمە تف لە هینەکەین لە مەسیحەکانی وەکو شتێکی ئاسایی وەریگرتووە یعنی ئەمەی کە لە ئیسرائیلە ئێستا دروست بووە نیشانی ئەدا کە دەوڵەت ئەبێ مولحید بێ دەوڵەت نابێ دینی هەبێ دەوڵەت نابێ هیچ ئاینێکی هەبێ بە هەش ئاینێکەوە ڕەبتیکەی سەرنجام بێتە دەوڵەتێکی بکوژ و ئینسان کوش ئەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانە بینین دەوڵەتە ئیسلامەکانی ناوچەکە بینین وامە ئیسرائیل کە گوایە کۆمەڵێک خەڵکی ئەوروپی و پێشکەوتوو بەشی زۆریان عالم و بەشی زۆریان خەڵکانێکی زۆر لە جوولەکەکان جایزەی نۆبڵ وەرەگرن و دوایە گوایە زانستن و فەیلسوفیان تێ هەڵکەوتو ئەمانە بەڵام ئەوانیش وەختێک دەوڵەتەکان لەسەر بنەمای دین دروستەکەن دەوڵەتێکی ئاوا قاتل دروستەکەن سەرنجام حەلی ئەساسی ئەوەیە کە دەوڵەت بە هەموو معنایەک نەک تەنها لە دین جیابێتەوە نەک تەنها لە شریعەت جیابێتەوە لە هەموو ناسنامەیەک و هەموو شتێکە پێوەستی کاتەوە بە دینێکی دیاریکراوە پێویستە جیاب بێتەوە و هەروەها لە ئیتنیکی بەشێکە نەڵێن جوولەکە آخر خۆ دین نییە جوولەکە ڕەگەزێکی دیاریکراوە دی معلوم بێ دەوڵەت لە ڕەگەزیش بە دوورکەوێتەوە گەروا بێ نابێت دەوڵەتی عەرەبی بێ یاخود دەوڵەتی کوردی بێ یا دەوڵەتی یەهودی بێ دەوڵەت دەبێت دەوڵەتی دانیشتوانی ناوچەیەکی دیاریکراوە بێت و هەموو کەس هەمان مافی هەبێ ئەمە ئەو ئایدیاڵەیە کە ئەتوانێت وەڵام بەم دوو خەباتەوە بەڵام ئەوەی ئەتوانێت ئەمڕۆ هەنگاوێک بەرەو پێشبنێ ئەوەیە ئەو بڕیارانەی کە دەستگانێ و دەوڵەتەکان داوێنێت جێبەجێ بکرێتتر بڕیارەکانی ئەن جێبەجێ بکرێ ئەم مستەوتەناتانی کە دروستیان کردو ئیسرائیلەکان کۆیان کەنەوە دەیان کە لە ناوچە فەڵەستینەکان سربەخۆی بن بە ئەم ناوچانەی کە هەیە فرسەتیان پێبدەن لە ڕووی ئابووری و گەشە بکەن پێش بکەون ئەمەیە ئەتوانێت کۆتایی بە تیرۆریزمی ئیسلامی بێنێ
ئەگەر نا زەلکاوێک دروستەکەی لەم زەلکاوەیە لە غەیری جانەوەر زیاتر پێک نایەت و گەورە نابێ و هەموو ئەوەشی کە پێی وایە ئەم ئیسلامە سیاسیە مەترسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ ئەو ڕاستیە و حەقیقەتە بزانن یەکێک لە سەرچاوەکانی ئاو خواردنەوەی ئیسلامی سیاسی و بەهێزبوونی ئەم جانەوەرە ئیسلامی لەو ناوچەی کێشەی فەڵەستینە هەتا کێشەی فەڵەستین لایەکی بەلایەکە نەکەوێ لانی کەم ئەو جوڵانەوە سیاسیە لە ناو ئەوانەیە کە پیانوتری خەڵکانی عەرەب زمان یاخود دەوڵەتە عەرەبیەکان کۆتایی زۆر زۆر زەحمەتە ئەم بەرامبەرچی ئاینیە هەمیشە و دایم دنەی پەنابەردن بۆ توندوتیژی ئاینی و بۆ دەماگیری ئاینیەدا ناسیۆنالیزمی کورد ناسیۆنالیزمی عەرەب سەرەتای دروستبوونی کە لە بەرامبەر دەوڵەتی عوسمانیا دروست بوو چونکە دەوڵەتی عوسمانی دەوڵەتێک بوو هەمان ئاینی هەبوو هەمان دینی هەبوو ناسیۆنالیزمی عەرەب ناسیۆنالیزمیشی سیکولار بوو بگەڕێرەوە لە عەبدوڕەحمان کەواکبی بێ و بێنە تا ئەم لایە ئەبینی هەنگاو بە هەنگاو ئەمانەی کە ناسیۆنالیستی عەرەبی بوون بەلای سکولاریزم و بەلای ئەلمانێتە دانیشتکانەوە بەڵام وەختێک ئیسرائیل دروستە بێ وەختێک ئیسرائیل لەسەر بنەمای دین دروستە بێت و ئەمە دنەی بەرامبەری ئەو کە ناسیۆنالیزمە عەرەبادا ئەویش پەنابەرێتەوە بۆ ناسنامە ئیسلامی دینیەکەی و هەر ئەو ناسیۆنالیزمە عەرەبیە کە دیارە هەمیشە و دایم ناسیۆنالیزمی عەرەب هەر نازیست بووە ینی ئەساسی ناسیۆنالیزمی عەرەب کە دروست بووە و ناسیۆنالیزمی تورک ناسیۆنالیزمێکی ڕەگەزی عنسوری نازیستی بووە بەڵام پەنابردنی بۆ دەماگیری ئاینی لە بری دەماگیری نەتەوایەتی پەیوەستە بە دروستبوونی ئیسرائیلەوە میشێل عەفلەق کە خۆی مەسیحیە یەکێکە لە دامەزرێنەرانی حیزبی بەعەز لە ساڵەکانی چلەکانە لە سەروبەندی دروستبوونی ئیسرائیل ئاڵێ هەر کەسێک ناوی ئەلمانیە دبێنێ ناتوانێت عەرەب بێ هەر کەسێک ناسنامەی ئیسلامی ڕەتکاتەوە ناتوانێت عەرەب بێ ئەمە سەرنجامی پێشکەوتن یاخود ئەمریکا پێشکەوتن بە جۆرێک هەڵدێرانی ناسیۆنالیزمی عەرەب بووە کە تەنانەت ئەو ئەلمانێتیشی کە هەی بووە ئەو سکولاریزمشی کە هەبووە لێ دوورکەوتۆتەوە پەنای بردووە بۆ دین و ئاین ئەوەی کە هەیە لە ئیسرائیلە ئەمڕۆ ئەوەی کە هەیە لە فەڵەستینە ئەمڕۆ سەرباری ململانی نێوان تیرۆریستەکان شتێکی تر هەیە کە ململانی تیرۆریستەکان نابێت لە بەرچاومانی لابرێ ئەویش بەرەنگاریەکە کە خەڵکی فەڵەستین لە بەرامبەر زوڵم و زۆرائیکەن ئەم بەرەنگاریە مەشروعە واقعیە جێگەی پشتیوانیە و خەڵکانێکە ئایندێکی باشتریان بۆ ناوچەکە ئەوێت نابێت لە غافڵ بن لەوەی کە ئەمە حەقە لەگەڵ داگیرکاریان مقاومەت دێ ئەمە قانونی ژیانە لە هەموو شوێنێکی دنیاە وایە لە ئۆکرانیا کە داگیرەکرێن مقاومەتێکە خەڵک چاوەڕیانە کرد حکوومەتەکەی بیبێچێتەوە بڕوا بەڵام بەتەما بوون بەڵام خەڵکەکەی بوون یەکەم جار مقاومەتی ڕوسیان کردووە ناچاریشیان کرد کە دەوڵەتەکەش مقاومەت بکە لە کوردستانی ئێمە خەڵک زۆر ئێستا پیا بوون هەر تەقەیەکرێ لەم لاولەلاکەی باوی تەقەماوەکەی وەختی چەک هەڵگرتنەکەی وەختی چەکداریە بە بڕای من ئینسان ناتوانێت لە بەرامبەر ئەمانەیە لە بەرامبەر ئەم تێڕوانین و بۆ چوونانیان ڕخۆش نیشاندا و پێیوا بێکە کەسێکی چەپ و ئازادی خوازەوانیە هەمیشە و دایم مقاومەتی چەکداری لە بەرامبەر داگیرکاریە مافێکە لە مافەکانی ئینسان بەپێی هەموو قوانینەکان و بەپێی هەموو پێودانگە نێودەوڵەتیەکان و بەپێی هەموو مۆراڵەکانی کە لە دنیاە مەقبولە و ئەو قیەمانی کە لە دنیاە باڵا دەستا ئەمە واقعێتە و حقیقەتەوە ئێمەش بێوەکو هەموو کەسی تر قوبوڵی بکەیت چۆنی قوبوڵەکەی بۆ خەڵکی کورد زمان لە تورکایە کە بۆی هەیە دەست بۆ چەکبەرێ لە بەرامبەر ڕاسیزمی دەوڵەتی مرکزی تورکایە هەروە ئەبێ ئەو حەقەش بۆ خەڵکی فەڵەستین بە ڕسمی بناسیت کە بۆی هەیە مقاومەتێکی سەربازیانەی دەسەڵاتێک بکا کە ئێوێ بە ئاگر و ئاسن فەرزی بکا بەسەرەکە ئەو مواتنی دەرەجە دووە هاوڵاتی دەرەجە دووە ئەم پشتیوانیکردنە جیاوازە لە پشتیوانیکردن لە تیرۆریزم هاوێز لە بەرامبەر تیرۆریزمی ئیسلامیا بێ ڕۆشن و دیار بێ بەڵام ناکرێت ئەمە تێکەڵ بەم هەڵوێستە بکرێت بەڕاستی من بۆیە ئەم باسانە ئەەکەم لەبەرەوەی ئەمڕۆ لە فەزای مەجازی یاخود لەوەی کە لە سوۆشیال میدیا ئەیبینین تەنانەت ئەوانەی کە خۆشیان بە چەپ و ئازادی خوازانە بە جۆرێکە وەختێک دێنە سەر مەسەلەی فەڵەستین هەر ئەم لایەنەیە بینن شەڕی تیرۆریستەکان مەحکومە ئەم ململانە تیرۆریستیە بێ کۆتایی بێت باش هەم ملمانە تیرۆریستیە لە چیوە دروست بۆ لە چیەوە سەری هەڵتاوە
وای لێ هاتووە خەڵکانێک باسەکان ئەمە شەڕی ئێرانە لەگەڵی ینی ئێستا حەماسی ئیسلامی لە فەڵەستینە کە دروست بووە چاوەڕێتی ئێران پێی بڵێت و دژمناتی ئیسرائیل بکە ئەمە بەڕاستی ئمە منتیقە واقعیە خەڵک ئاوابیری لێ بکاتەوە بەڵێ ممکنە ئێران فرسەتێکی دیاریکراوی دیبێتەوە و چەک و ئەوانەی پێگیان بن بەڵام ئەوەی کە حەماس بە فیتی ئێران دروست بۆ گەر ئێران نەبێ حەماس وجودی نابێ ئەمانە لە حقیقەتەوە دوورن کولەن ڕەوتی ئیسلامی سیاسی لە وڵاتە عەرەبیەکانە بە نەبوونی جمهوری ئیسلامی ئێرانیش ئێستا ئەگەر چی زعفێکی بەرکێتوانە بەڵام کۆتایی پێ نایێت لەبەرەوەی ئەساسەن ئەوەی کە لە ئەفغانستانە شەڕی لە بەرامبەر ئیناکرد ئەم جەماعەتی عەزام بوون کە ڕۆشتن بۆ ئەفغانستان شەڕیان کرد لە فەڵەستینەوە ڕۆشتن لە ئوردنەوە ڕۆشتن ئەمە لەم ناوچەیەوە سەرکردەکانی جوڵانەوەی ئیسلامی دەرکەوتن لە میسرەوە سەرکردەکانی جوڵانەوەی ئەم جوڵانەوە ئیسلامی سیاسی سونیە دەرکەوتون و ئەمە پەیوەندی بەوەنێ ئێران ممکنە بتوانێت دامی لۆجستی بکە ممکنە بتوانێت ئیمکاناتی بخاتە بەردەست بەڵام لاشوونی جمهوری ئیسلامی ئێرانیش کە من لەم ڕۆژانە لەگەڵ خەڵکانێکی زۆر شارەزاشە لە ئێران قسم کردوم تەسەوریان هەیە جمهوری ئیسلامی ئێران بڕوو خێکێشەی فەڵەستین حەلەبێ ئەسڵەن ئەمە زۆر دوورە لە واقعیەتەوە کە هیچ زۆر دوورە لە ویژدان و لە تێگەیشتنی واقعیانەشەوە لەوەی کە خەڵکی فەڵەستین چ مافێکی هەیە و چه ئایندێکە بێت چاوەڕێکە مە دوورە لەمەوە ئەوەی کە دنەی توندوتیژی و تیرۆریزمی ئیسلامیەدا لە ناو خاچی ئیسرائیلە و لە ناو خاچی فەڵەستینە ئیسرائیل خۆیەتی یەکەمین مسببی دەرکەوتنی توندوتیژی ئیسلامی و دینی دروستبوونی ئیسرائیلە وەکو دەوڵەتێکی دینی لەم ناوچەیە و خەڵکانێک هەن ئەمڕۆ بە ناوی ئەلمانیەت و بە ناوی گوایە مولحیدن و خوا ناپەرستوانە باسەکەن یەهودیەکان مافی خوان و حەقی بەچی مافی خوایانە وەختێک بەڵگە و دەلیل لە بۆیە نۆچن باسی تەوراتت بۆکەن و کاکە تۆ کە مولحیدی هەر بە قورعان مولحیدی بۆ تەورات مەگەر هەر خورافاتێک نیە لە خورافاتی قورعان خراپتر و پیستر یانی چی تۆ باوەڕ بە تەوراتێنی وەکو دەلیل و وەکو بەڵگە و دەلیلی ناو دادگا بۆمانێنیتەوە کە ئەم عەرزە هیچ شێ و مۆشی شەیە ئەمە چه ئەلمانێتێکەوە ئەمە چه پێشکەوتنێکەوە ئەمە چ تەتەورێکە خەڵکانێک کە خۆیان بە ئەلمانیەزان لە کوردستانە لە دۆخێکی ئاوایە پشتیوانی لە ئیسرائیلەکەن و پێیان وایە ئیسرائیل دەتوانێت ڕزگارکەری ئەلمانیەت و مولحیدەکان بێتوانێکەوە لە دژایەتی ئیسلامی سیاسیەکەن لەم ناوچەیە بەڕاستی بەرەیەکی فاشستیانیان هەڵبژاردووە بەرەیەکی دژە ئینسانیان هەڵبژاردووە و ئەو ئیلحاد و ئەو دووربوونەوەی ئاینی ئەوان بە هەمان نەکهەو بۆن و بەرامەی ئیسلامی سیاسیەوە هیچ فەرقی نیە لەگەڵ سەلەفیزمە بیر و باوەڕەکەی گۆڕاوە ئیلحاد بووە بە دینێک بە هەمان ئەندازەی ئەو تێکستانی دینی ئیسلام کە توندوتیژ و دژە ئینسانن لەلای ئەم ڕەوتە نەنی خەڵکانێک بۆ دژایەتی کردنی حەماس و جوڵانەوەی ئیسلامی پیان وابێ دەستی ئیسرائیل خۆش بێ و دەی ئێستا غەزە لە کۆتایی پێێنێ و لە ناوێ باتۆمانە نازانم چۆن نتوانن لەگەڵ ویژدانی خوانە هەڵکەن ئایا چۆن ویژدانیان بەچی تەخدیر کردو چۆن نتوان خەویان لێ بکەوێ بەم بیر و بۆچوون و دیدگا نائینسانیەوە ئەمانەی کە باسێکم هەمووی لە سۆشیال میدیا ڕەنگەیات و خەڵکانەکەن بەبێ شەرم هەبرا خۆی بە چالاکوانە زانێ دانیشتۆ دوور و درێژ لە ئاەتی قورعان و حەدیث و لاپەڕەکانی تەوراتی بۆ هێناوە مەڵێن سێریکەن ئەم عەرزی ئیسرائیلە ئەمە چ مەنتیقێک و چ عەقڵێکە و ئەمە چۆنیە توانێت لەگەڵ ئەو مۆدێرنیزمێکەوە ئیدعایەکەن بێتەوە و چۆن نەکرێ ئەمە تەبلیغ بکرێت بە بڕوای من قسەکردن لەسەر ئەم شتانە هەڵوێزگرتن لەسەر ئەم شتانە و ڕۆشنکردنەوەی ئەم مەسائلانە زۆر مهمە ناوچەیەک دەوڵەتێکی وەکو ئیسرائیل تایە حەق و مافی ئەوەی هەبێ سەر باری هەموو ئەو بڕیارە نێونەتەوەیانە زەویەک داگیر بکە خەڵکەکەی تەهجیر کە بێکاریان کە دەربەدەریان کە ماوێرانیان کە و هەر شتێکیش لە بەرامبەریا ڕوو ئەداتەوە هەر بەرەنگاریشی لە بەرامبەریا کرێ بە تیرۆریزم ناوزەدی بکات و باسی بکات و ئەوانە و تێکەڵی کا لەگەڵ تیرۆریزمێکی واقعیە کە هەموو کەس بە تیرۆریست ێزانێ
ناوچەیەک شتێکی ئاوا واقعی بێتایە ئەوانە هیچ مافی ئینسانێکی بۆ هیچ نەتوێت بۆ هیچ خەڵکێکتیان نیە و خەڵکێکی کورد زمان خەڵکێکە پێی وایە ئەتوانێت کورد لەمە سوود وەربگرێ و ئەمە زەربەیەکی گەورابێ بۆ ئیسلامی سیاسی و بۆ دەوڵەتێکی وەکو تورکیا کە بە ڕازیان بە درۆ داکۆچی لە حەماسەکە یاخود داکۆچی لە فەڵەستینەکە یاخود بۆ دەوڵەتێکی وەکو ئێران کە لە پشت حەماسەوە وەستاوە ئەمە ئەتوانێت شکستێک بێ بۆ ئەوانە و ئەمە ئەتوانێت ڕێگایەک بێ بۆ ئازادی سەخت بە هەڵەیە چوون ئەو وڵاتە و ئەو ناوچەی ئەوەی کە ئیسرائیل ئەیکاتیایە منطقی بێت و ئەخلاقی بێ ئەخلاقی تیان نییە و هیچ چەساوەیەک هیچ بندەستێک ناتوانێت لە بەدیهێنانی مافەکانی لە ناوچەیەکی ئاوایە دڵنیا بێ خەڵکی کورد زمان خەڵکی کوردستان ئەتوانن لە جێگایەکە لە نزیک بوونەوە لە مافەکان و لە لاچوونی چەسانەوە لە سەریان دڵنیاتر بن کە ئەمەی کە لە ئیسرائیل بەرامبەر فەڵەستینەکانەکە تایە قبوڵ ناکرێت و بەرپەرچ ئەدرێتەوە و خەڵک لە بەرامبەری ئاوەستێتەوە بەرحاڵ من کۆمنتێکی ئەو تۆ نەهاتووە نازانم بینەری زۆرمان هەیە بەڵام کەمیان ئەبینم کۆمنت بنووسن هەر هاوڕێیەک مەبەستی بێت و پێی خۆش بێت ئاگادارم کاتەوە توانێت بێت لە ئەم بەرنمەیە هاوبەشمان بێ ئەگەر مەبەستیان بێ نبینم هیچ کۆمنتێک بۆ ستۆدیۆ نهاتەنها دوو کۆمنت هاتووە هی هاوڕێ ئیماد عەلی ئەڵێ وانی ڕابردووی عەرەب هەر وەحشیەت بووە ئەوانە لە زمانی سەرهەڵدانی ئیسلامەوە غەزوی وڵاتان و میلەتانیان کردو بە کوشتن و سەربڕین داعشمان بینی چیان کردو حەشدی شابیمان بینی چیان کرد و گۆشتی داعشیان کوڵاند و بەڵێ بەرحاڵەوانە وایە ئەمە حەقیقەتەکە ئێمە ئەم شتانەمان بینیوە لە ناوچەی خۆمانە بەڵام باست کردووە کە عەرەب گوایە وەحشی ئەوانە ئەی کام مەسەلەن کام وڵات یاخود کام حەزارەت یاخود کام میلەت لە دنیاە میلەتانی تری کوشت و کوشتار نەکردووە و داگیری نەکردوون و ئەوەی نەکردو مەسەن فارس نەیکردووە تورک نەیکردووە یۆنانی نەیان کردووە ڕۆمانەکان نەیان کردووە نازانم ینی دەوڵەتی ئاشووری و کلدانی و بابلی وەمانە هەموو لەم ناوچیان نەیان کردووە هەموو دەوڵەتەکان لە تاریخی خوانە ئەمانەیان کردووە ینی گەورەترین تاوانکاری دنیا جەنگیزخانە ئینکار ناکرێت مەبەستمەوەیە مێژوو ڕابردوو هەموو ئەمانەی تیا بوو ئەوەی کە ئەمە داببڕی بەسەر میلەتێکی دیاری کراوە و میلەتێکی دیاری کراویم بکەی بۆ خۆی جۆرێک تێگەیشتێکی نادروستەوە نازان سەرنجامی ئەمە چیە سەرەن ئێستا 250 میلیۆن عەرەب هەیە چیان لێ بکەم یان کوژین مەسەن بەڕایتۆ کە پێما بێ هاوڕێ ئیماد عەلیە ئەم قساناکە پێما بێ خۆشت بە چەپە زانی مەسەن 250 میلیۆن عەرەب یا 300 میلیۆن عەرەب 350 میلیۆن عەرەب چی لێ بکەین لە نایان بەرین هەمویان بە هەر حاڵ ئەمە هین نییە ئەمە تێگەشتنیشی دروست نییە بە بڕای من تێگەشتنیشی نالەباریشە بەڕاستی خزمەت بە هینێک ناکە هیچ لایەک ناکە بەرحاڵ من بڕیارمدا بوو کە باسەکەم لە سەعاتێک درێژتر نەبێ ئەگەر بینەرێک یاخود کەسێک بەشدار نەبێ لەگەڵما پێم وایە بە ئەندازەی کافی قسەکانی خۆم لەسەر ئەم دۆخە کرد و باری سەرنجی خۆم ڕوون کردەوە دووبارە هاوڕێیانێک ئەگەر پێیان باش و پێیان خۆشە لەم گفتوگۆیە بەشدار بن ئەتوانن بە کۆمنتەکانی خۆیاندا بێن لە داهاتوە وەڵامم بدەینەوە یاخود دەگەر پێویست بکە ئەتوانین بەرنامەی تریش لەسەر ئەم بابەتە ئەنجام بدەین سوپاسدانەکەم ئەو ئازیزانەی کە بەشدار بوون بینەر بوون تاکو یەکتر دیتنەوەیشتر کاتیش خۆشتانە